بینەران و گوێگرانی عزیز لە هەر کوێک هەن ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو لایەکتان لە قسمەتەوەی خۆشەویستدام بۆ پێشکەشکردنی بەنامێکی تایبەت سەبارەت بە ناڕزایەتیەکانی بەفرەمبەر 1404 هەتاوی دەکرێت ئەم ناڕزایەتیانە بە دوژمنان کار ئازادی لە پاڵ دروشمی ژنجیان ئازادی بناسین. ئەمڕۆ 6 ژانواری 2026 زاینیە هاوکات لەگەڵ 16 بەفرەمبەری 1404 هەتاوی ناڕزایەتەکان ئێران پێیان ناوەتە دەیەمین ڕۆژی خۆیەوە. لەم ماوەیەدا داواکاریەکان پێکهاتەی بەشداربووان و جۆری بەشداربووان گۆڕانکاری بەرچاویان بەسەردا هاتووە. کاردانەوەی سەران واتە دەسەڵاتدارانی ڕژێمی ئیسلامی و هێزە سەرکوردیەکانیش گۆڕانیان بەسەردا هاتووە. سەرۆکی هەندێک لە وڵاتانی بیانی لە ماوەیەدا هەڵوێستیان وەرگرتو و قسە و باسی خۆیان کردووە. لە میدیا ڕاستڕەوەکانی ناوخۆ دەرەوەشدا بینەری ڕێبەر تاشینین کە واتە دروستکردنی ڕێبەرێکی دەستکرد کە من بەتەمام لەم گفتوگوۆیەدا کە لەگەڵ هاوڕێ شارەم ئەمانەتی میوانی بەنامەکەمانە قسە و باسێک لەسەر ئەم ڕووداوە بکەین و لەسەر و ئەوانەشەوە باسێک لە ناوچە کوردیەکان بکەین. ئێستا ژەشمە لای هاوڕێ شارەم کە لەگەڵمانەیە. هاوڕێ شارەم سپاس بۆ ئامادەبوون لەم بەنامەیە. منیش سپاسی ئێوە و باقی هاوڕێیان تەکەم هەر لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوم هەیە لە خزمەت بینەرانی خۆشەویست. زۆر سپاس. هاوڕێ شارەم بەو پێشەکەی کە وتم ئێوە دوایین گۆڕانکاریەکانی ناو ناڕزایەتیەکان و کاردانەوەی دەوڵەتەکان و سەرۆکی هەندێک وڵاتان لەم نۆ ڕۆژێ ڕابردووتە کە تێپەڕی چۆن دەبینن؟ بەڵێ لەسەر ئەو پرسیارە کە وتەن ناڕزاییەکان بەردەوامە بەڵام پژوبڵاویەکەی هێشتا هەیە، یانێ ئەوەی کە شەبەکەیەکی گشتگیر بێت کە چاوەڕوان نەکرێت لە داهاتووە ئەم ناڕزاییگەرە بۆ ئاراستە بڕوە، یانێ ئەگەر ئیسەر حسابیشی کەین لەسەر ساڵی 96 یا 98 بەتایبەت ساڵی 96 کە لە یەکەم کاردانەوە 150 شار ئەوی شارگەرێکی بچووک شارگەرێکی بچووک من گوستم ئەوەسە وەکو کەڵان شارەکان تاران تەورز شیراز مەشەد و ئەمانە نەبوو، شارگەرێک بوون هەرچەند لەباری سەنعەتیش و شارگەرێکی سەنعەتیان تیا بوو، بەڵام شارگەرێکی چکۆلە بوون. بەڵام بۆ یەکەم جار ئەو کاتە لە مێژوویە ئەماندی کە ئەو شارگەرەی کە هەڵەستنەوە یانێ دێ قیامەکان ڕاپەڕینەکان ئەوانە شارگەرێک بوون کە ئەو شێوەی قەینیە نەبوو کە حتممە ئەبێت لە تەورێز تاران و ئەوانە بێت. ئەم ڕاپەڕینە تازەیشە یا ئەم خیزش تازەیشە تقریبا خەریکە هەنگاو بە هەنگاو ئەڕواتە پێشەوە، چونکە دیارە مشکلاتەکان کەڵەکە بوون چاوەڕوانە کرا ئەمڕۆ یاسەوزی ئەویش بەهۆی نە ئەو ئاڵوگۆڕی کە بەسەر ئەرزا هات یانێ بە سەعات و بە سانیە ئاڵوگۆڕی بەسەراهات دیارە بازاڕیەکان واکنش نیشانەدەن، بەڵکە مەسئلەکە جیا لەو ئەرزی تەرجیحی یا ئەرزی نیمایی یا و ئەرزگەرەی کە بانک مرکزی ئێران خۆشی بەشێک لەو پرۆسە بوو یاریە کرد بە بازاڕیەکان، بەڵام چاوەڕوانی ئەوە ئەکرات کە بەهۆی ئەو تەوەڕوم و هەڵاوستانە ئەو خیزش و ڕاپەڕین و ئاخێزە لە ناو بەشە خواروەکانی کۆمەڵگا بن، یانێ ئەو بەشەی کە واقعەن ئێتریزە معنای سفرەش نەماوە، جاران ئەوترا سفرەکان شکۆلە ئەبنەوە ئیسە شتێک بە ناوی سفرە نەماوە، بۆیە ئەوە چاوەڕوان نەکرا. بەڵام ئەوەی کە ئەم جارە بازاڕی وەکو دەست پێش خەربوون ئەوە بەهۆی ئەوەی بوو کە ئەو سیاسەتگەرەی کە هەڵەسانیانێت بە ئەو ئەرزەی کە ئەهات ئەوانی سیاسەتەکانی خۆیان بەهۆی ئەوەی کە ئیسە پوڵی واحد پوڵی ئێران یا ئەو ڕیاڵ یا تمەن بێژین ئەوە بێ اعتبارە ئەرزش ئەوەیەک نییە کە معامڵی پێکەی دێ، دیارە ئەوانی زیاتر خۆیان لەسەر ئەو ئەرزەی کە ئەرز ڕایجەگەشت دولار بوو لە بازاڕە هاوسەنگیەکان خۆیان لەبەر ئەوادی ئەو شوکەی کە وارد بوو بە بازار ئەو زەرەرەی کە هات بە ملیان ئەوە بوو کە بازار خۆی هاتە وەسەر، دیارە بازارش زانی بە تەنیا کارێکی بەسەر نایێت، بازاڕیەکان خۆیان داوای حمایەتیان لە هاوپیشە و سنفەکانی خۆیان کرد و دوای ئەوەیشە داوایان کرد کە خەڵکیش بەهانەیان وچێ، یانێ ئەو مشکڵی ئەوان نییە. ئیسێش کە ئەبینین لە هەموو
توێژێکە تۆ حسابێکە لە توێژگەر کرێکاریە معلمانە بازنشستگانە هەموو یوان و توێنەکە ئەم داخوازیگەرە داخوازیەکی ڕەوایە وەزعی مەعیشەتی خەڵک زۆر خراپە ئەوەیە کە بۆ ڕەوابوونی ئەو اعترازاتە هیچ کەس نییە کە ئەمڕۆ بێژێت کە اعترازاتێکە کە لە جێگەی خۆیان نییە هەروواکە وتم چاوەڕوان نەکرا کەمێک دێرزووی بوو بەڵام سوخت و سازی نەبوو و ئەم حرەکاتە ئاهادە پێشەوە بۆ ئەو کەسانێک کە ئەڵێن لە ناو دەوڵەت مەردان و ئەمانە ئەگەر بەشیان کەین یانە هەم بە بەشی داخڵیەکەی یا هەم بەشی دەرەوەی ئەوە یەکە هەر لە سەردەمی ڕئیسی یا ڕۆحانی پێش ڕۆحانیش ئەوەی کە جارێکی ئەعلامی کرد کە تەوەڕۆم یەک ڕقامیە یانێ 89 بوو ئەو کاتە 89% بوو بەڵام میسا ئەو ڕقەمە خەریکە لە 50 ئەڕوات یانێ دوای ڕۆحانی مشکڵاتێکە ڕئیسیش نەیتوانی کۆنتڕۆڵێکە خراپتری کرد و ئەوەی کە ئیسا پزیشکیانە یا ئەم کابینەی دەوڵەتە هاتووەتە مەیان ئەم هاتووە کە ئیسلاح هەر بەو شێوەی ئەرزە دیاریکە دیارە ئەوە مشکڵاتێکە ڕاند هەیە ڕانتەکان کە هەم لە ئێرانە ئەوە بۆی کۆنتڕۆڵ نابێت خۆشی چاگەزانێت کە کۆنتڕۆڵ نابێت هەر ئەوەی کەوتیەوە ئەرزەکان نامێنێ چۆن ئەرزەکان کەسانێک وەریانەگرت ئەوش لە دارودەسەی خۆیان بوو بە هۆی تجارەت سەنعات کڕیمی شت ئەچوون بۆ نمونە ئەیانوت ئەڕین کاشی تێرین بۆ نمونە ئەڵێ بەڵام ئەچوون بۆ نمونە دار یا شتێک چێویان هاور بەشێکی زۆر لەو دولارێک ناما یا ئەفرۆشیان لە بازاڕەکانی ئێرانە یا پەسەنا زەکریا لەو بانگەرە ئەوانە خۆشیان نزان هەمووش دەست و پەیوەندەکان خۆیان ئەوەیەکە لە بەشی ناوخۆیشە ناتوانن کۆنتڕۆڵ بکەن لە بەشی دەرەوە ئەگەر دەوڵەت مەردەر دەرەوشە بێت باوەڕکە چاوەڕوانی کرد وان نابێت لەوانە بکرێت بەڵکو ئەبێت لەو بزوتنەوە ئازادی خوازگەرەی کە لە سەبحی دنیا هەن ئەو بزوتنەوەی گەرەکە چەپن ئەداڵەت خوازن بزوتنەوەگەر ژنانن بزوتنەوەگەرێکن بۆ محیط زیست بەتایبەت ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ ئەو ناڕزایەتی گەرە لەلایەن حکوومەتەوە بەرو تونند و تیژی ئەیان بات و زۆر لەو خەڵکە کە هیچێکیش لە دەستیان نییە ئەکوژن ئەوەیە بێت پشتیوانی ئەوانە ئەو بزوتنەوەی جیهانی گەرە و بزوتنەوە حەقخواز و بەرابەری تەڵەبگەرە جەمە بکەینەوە دۆری ئەم ناڕزایەتیەکە هاتووەتە ئاراوە. بڵێ هاوڕێ شارەم لەم نۆ ڕۆژەی کە تێپەڕین کە ئەمڕۆ دێمین ڕۆژە دۆخ لە ناوچە کوردنشینەکانی ئێران چۆن بوو بارودۆخەکە لە چاستێکا بوو دۆخەکە تا جێگەی هەڵەگەڕێتەوە خۆشتان نەزانن کە لە ئەخبارەکانە هەیە ئەو بەشەی لە کوردستان وەکو سەحنە و سنقڕ و کولیایی حتا ئەخبارگەرێکی شەیە کە لە بەشەکانی کە بە بەشکر قەڵخانی ئەناسرێت یا لە کرماشانە ئەو بەشە بەتایبەت کە لە ئیلامە لە مەلەکشایە ئەمانە ئەو مەناتەقانە کە ئەتوانین بڵێن کە مەناتەقێکی کوردنشینن ئەو ناڕزایەتی گەرە بووگە بەڵام ئەوەی کە لە هەموو شوێنەکانی کوردستانە ئەو ناڕزایەتیە تقریبا ناهەماهەنگیکی هاتیە ئەبین لە بازی شوێنە ناڕزایەتی نییە دیارە بەهۆی ئەو نەبوون و لاوازبوونی پەیوەندیگەرێک کە لە سەر ناوچە جۆرا و جۆرەکانە هەیە ئەوش دیارە دەستی حکوومەتی هاتیە بەهۆی ئەو جیاوازیگەرەی کە لەسەر مەزەب یا دین ئەوانە دروستی کردووە تقریبا پەیوەندیکی کۆمەڵایەتی هەیە بەڵام بەو شێوە نییە بڵێن کارینە ئەوە خوبیەتی لەو مشکلاتەسە کە یەک ئەگەر پرسیارێک تێتە پێشەوە بۆ سەراسەری نییە یانێ بۆ نمونە لە ورمێ بەرەو خوارەوە تا ئیلام ئەوە گشتگیر نەبووە دیارە ئەوە یەکێک لەو بەشەکانە دووم بەشێکیش بەهۆی ئەو تەجروبە و ئەزمونانەی کە خەڵک هەیەە لە کوردستانە بەهۆی ئەوەی کە هیچ کاتێک یان ئەتانی بڵێن لە ماوەی ئەو چل و چەند ساڵەی تەمەنی نگریسی جمهوری ئیسلامی کاتێک وا نەبوو کە لە بربەرەکانی و مبارزە نەبووێتن خەڵکی کوردستان هەر لە ئەوەی کە بەشداریان نەکردووە بۆ سەر سنۆقی دەنگدان ئیسە بۆ مەجلیس شۆرای ئیسلامی بووگە بۆ ڕێی جمهوری بووگە
تا مانگردنەکان تا ئاخێزەکان کە دیارە گیانبازی و زەرەرگەرێکیش دراوە کە ڕژیم دەستی نەپاراستووە ئەوەیە کە کۆڵەکەیك لە ئەزمون هەیە بە تایبەت لە کوردستانە و هیوادارم ئەو بەشیانەی کە لە کوردستانیشە وتم بەهۆی ئەوەی کە بەهۆی ساڵانێک کە جمهوری ئیسلامی توانیوی ئەو تەفرەقە بخات ئەوانیش لەو ئەزمونە کە هەیە بەگشتی لە کوردستانە کەڵک وەربگرن دیارە تەجروبەی ئەحزاب تەجروبەی مانگرتنەکان ئەوانە تەجروبەگەرێکن کە خەڵکی کوردستان هەیەە ئەگەر بۆ نمونە ئەڵێن کە لە کوردستانە شتێک مشاهدە ناکرد من پێچەوانەکەیە بۆ نمونە ئەوینی کە لە شارەکانە هێرشەکان بە شەوانە یا لە کاتێکە کە خەڵک ئەوەی کە کەسانێک بینەری زۆری نەبن چالاکانی مەدەنی چالاکانی ژینگە چالاکانی ژنان ئەو چالاکانەی کە لە NGO-کانە هەن دەستگیرەکردن دیارە ئەوەی کە هەیە خۆشی بەشێکە لەو خەباتە و ئەم حاڵەتیشە هەروان نامێنێتەوە کە کوردستانیش کەوتم بەشێکی ئیسە دەرگیرە یعنی حاڵەتەکە چووکە حاڵەتێک کە ڕژیم شەلم کوێرم ناپارێزم بە تایبەت لە مەڵەکشە لە ئیلام لە کرماشان هەروەکو باقی شوێنەکانی تریش ئەوە نییە کە مەسەڵەن لە شوێنێک وەکو قومە کە ژنان بە تایبەت لە قومە لەم ئاخێزە یەکێک لەو شارانەسە کە بەپێی ئەو سنەت و پایگا سنەتیە بوو بنەتانم بڵێم کە ئەم جارە لەم ئاخێزت ئەوەتە دێنەرمەیان ژن لە شاری قومە هاتووە یان هەر بۆ فیشەکەی کە لەوێ ئەوان ئەدەنەبەر هەر بۆ فیشەکە هینەوە ئەوە نییە کە من جیاوازی کەم بۆ نمونە بڵێن لێرە بۆ نمونە لێوێ بە تیری پلاستیکی تەقاکەن یا ساچمەز لێرە بە تیری جەنگیە جمهوری ئیسلامی ماهیەتی بۆ هەمووان ئاشکرایە ئەوەیە کە ئەو وەزعات ئێمە ئەیبینی لە کوردستانە وتم بەهۆی ئەو تەجروبەگەرەوە کە هەیە ئەو شۆڕشە ئەو ئاخێزە هەمیشە بەردەوام بوو. هاوڕێ شارام هەر بە جۆرێک سەبارەت لە درێژەی پرسیارەکان و قسە باسی کە لەسەرەوە کردمان کاردانەوەی ڕژیم و هێزە سەرکوتگەرەکان لەم ماوەدا چۆن چۆنی بووە لە تا چاسێ تونند و تیژەکان لە چ ئاسێکا بووە و پەیوەست هەربەوە لە منتیقە کوردیەکاندا ئەوەی کە من لە ئامارێکا بینیم زۆرترین ئەوانی کە گیانیان بەخەت کرده بوو لە منتیقە کوردیەکانە بوون یعنی ئەمە ناگەڕێتەوە بۆ ترسێکی گەورە لە کوردستان و لە ناوچە کوردنشینەکان کە ئەزمونێکی سیاسیان هەیە و ترسێکی گەورەی خسۆتە ناو دڵی ئەو ڕژیمەوە وتم باوجودەوەی کە خەڵکی کوردستان ئەزمونگەرێکیان هەیە حزبگەری خۆیان هەیە گوێبیستی ئەحزابی خۆیانن و ئەو بزوتنەوە بەتایبەت بزوتنەوە بەشە شۆڕشگێرانەکەی لە کوردستانن لە ماوەی 46-7 ساڵ تەمەنی جمهوری ئیسلامیە هەروە بەردەوام بووگە خۆب ئەوە هەمیشە ئەو ڕژیمێ لە حاڵەتێکی ئامادە باشە لە حاڵەتی گاردە نسبەت بە ئەو بزوتنەوە ڕنگا هێشتووە وایە یعنی تقریبا ئەگەر ئاماری ئەو ئامارەی کە بڵاو بووەتەوە یعنی دەستی جنایەتەکانی ڕژیم ئیسلامی جیاوازی تێنیە هەروەکە من شارەم پێکرد لە کرماشانە لە شارە شماڵیەکانی ئێرانە ئەوەیە کە بۆمانەوەی خۆی دەست ناپارێزێت ئەوەی کە شوێنەکە شوێنێکی کوردنشین بێ ئازەری نشین بێ عەرەب نشین بێ فارس بێ ئەو شتێکە ئەیسە بۆی مەترەحە مانەوەست لەسەر دەسەڵاتە بۆیە ئەوە حتمما ئەو ئامادەیە کە سەرکوبیکە دیارە لە ئەو مەناتەقیشە کە خۆت ئشارەت پێکرد چونکە بە خەڵق الساعە یعنی سەریع پەرەیسەن یعنی هەر لە منتەقەی ئیلام و یەکسەرە هات بۆ سونقور و دەور سەحنە دواتر چووە بۆ کرماشان و ئەمە هەروە ئەگەر ئیدامە بێ احتماڵی هەیە کە بڕواتەوە بۆ سەرپۆڵ و ئەو منتەقەی زەها و شتیشە لەوێ ئەم حرەکاتە ببینرێت جیا لەوەیشە بەرەو خوارتر بڕوە بەرەو خوزستان بڕوە یا بەرەو هەمەدان کە هەمەدان خۆی یەکێک لەو شارانە بوو کە حرەکەت احترازی درا لە یەکێک لەو شارانە بوو کە لەوێش ئاماری
بەداخەوە ئەوانەی کە گیانیان بەخت کرد لەم اعترازاتە لەسەرەوە بوو بەڵام وایە بەڵام خەڵکی کوردستانی لەوە نییە کە ئەگەر جمهوری ئیسلامی لەوێ تونند و تیژی یا زەبرێکی زۆرتر بکار بوات تاکتیکگەر نەزانێت تاکتیکی بەرگریەکان نەزانێت ئەو خەڵکە ئەزانن لە چه کاتێکە بێنە سەرشەقام لە چه کاتێکە پێشڕەویکەن لە چه کاتێکە عەقەب نشینیکەن و ئەو تاکتیک و شێوەگەر جۆرا و جۆرە لە اعتساب و بیگرە تا اعتراز بەردرگای زیندانەکان تا کۆبوونەوە لەسەر گۆڵکۆی گیان بەخت کردوان یا ئەو شوێنگەرەی کە ئەتوانن تەجەمعکەن ئەوانە هەمووی ئەو مەدانگەرەسکە کە لە کوردستانە هەیە و جمهوری ئیسلامیش ئەو ترسیە هەیە وایە بە قسەکە ئێوەش ئەو ترسیە هەیە بۆیە ئەوەیە کە لە بازی شوێنە تونند و تیژی شاید بە نسبەت زۆرتر بێت بەڵام من هەروە ئشارەم پێکرد ئەو ڕژیمە بۆ مانەوەی خۆی لە مەشە دەبێت لە شیراز دەبێت لە کرماشان دەبێت لە مەهاباد دەبێت لە تەبریز دەبێت بە یەک شێوە چونکە ماهیەتی یەک شتە ماهیەتێکی دیژە بەشەریە بەو شێوەی دڕاندانی خۆیان تەقابڵ و بەربەرەکانیەکە. بەڵێ هاوڕێ شارەم ماوەیەکی زۆرە لەسەرەوەی و دەسەڵاتە هەوڵێک لە ئارەدایە بۆ جێگرتنەوەی ناوکی ڕقی دەسەڵات کرۆکەکەی واتە خامنەی و دەوروبەرەکەی ئەو هەوڵانە گەیشتونەتە کوێوە ڕاپەڕینی بەفرامبەر چ کاریگەرێکی لەسەریان هەبووە وەک دەزانین باڵە جیاوازەکانی ناوڕژیم ئێستا بە جۆرێک زیاتر لە خودی خۆشیان ئەترسن چونکە پێیان وایە ئەگەر چەکسازیەنەکەن ئیتە بەڕاستی بە هیچ جۆرێ مانەوەی ئەو ڕژیمە لە دەسەڵاتدا مانایەکی نییە ئەم دۆخە چۆن ئەبینن ئێوە؟ ئەو باڵگەرە خۆی دیارە هەر پێشتریش ناکۆکی بوو لە نێوانیانە بەڵام ئەم ناکۆکیانە زۆرترە بووەتەوە بەهۆی وەضعیەتێکە دوای مەسەلەی سووریە هات بەسەر جمهوری ئیسلامیەت ئەوە بوو کە لە ئێران و تا دریای مەدیترانە ئەو نیرۆگەر نیابەتیە بوو لە سووریە لە لوبنانە لە عێراقە دوای ئەو شکستەی کە بەشار ئەسەد و ئەرتشەکەی هێناویان و ئەوە کە جمهوری ئیسلامی و ئەو هێزە نیابەتیگەریە کە بوو هەر ڕۆژ بە ڕۆژ پاشەکشیان کرد ئەو وەزعیەتێ بوو کە جمهوری ئیسلامی سەر و سامانی ئەو خەڵکیە ساڵهای ساڵە لەو ڕێگەگەرە سەرف و مەسرف کرد ئەوەش عاقیبەتەکەی بوو جیا لەوەیشە خۆشیان نەیانتوانی کۆنتڕۆڵی بکەن کۆنتڕۆڵ ئەوەیە کە تەوەڕۆم بوو یانێ ئەو تەوەڕۆمەی کە هاتوو بە ملیانە جیا لە تەحریمەکان زکاتێکیش بوو کە نەوت بە قیمەتێکی باش ئەفرۆشرا بەڵام بەهۆی ئەوەی کە مدیریەتیان نەبوو یعنی کاریان ئەمانە هەر کاولکاری بوو دەشتەکانیان نەکردە سەحرا و بیابان سەدەکانیان وشکە کرد دواتر داوایانەکە خەڵکی نوێش خوێنن باران بێت جادەکانیان بەهۆی ئەوەی کە نەیانەتوانی خزمەتگوزاریکان بوو بە قەتڵگایکی هەزاران کەسی لە ساڵە بوو ئەو خەڵکە جەنگەڵەکان وشک بوو ئەو مەنابع تەبیعیەی کە لە ئێرانە بوو ئەوانەی کە لە تەرێخ خۆیان و ئاغزادەکان و ڕاندەکان و ئەدزرا ئەوانە مشکڵاتێ بوو یا ئەوەی کە سوپای پاسدارانیش هاتە ئاراوە سوپای پاسداران دیارە پرۆسەیەک بوو کە خۆی خستە ناو مخابرات یەکەم جار مخابراتی گرتە دەستەوە کاتێکە ئەو پرۆسەی مخابراتی گرتە دەستەوە بێژین فێری پارە پەیاکردن بوو دوای شەبەکەی گازڕسانی وڵاتی گرتە دەستەوە ئەوە بوو وردەوردە تقریبا ئەو ڕق اقتصادی وڵاتە کولەن ئەتانین بڵێن کە 80% بە بەشی خصوصی دەوڵەتی کەفتە دەست سوپای پاسدارانە و ئەو حاڵەتەکە هاتە بەرەوە ئەو وەزعیەتەی کە خامنەی چۆن ئێوە ئشارەتان پێکرد خامنەی ئەو حتا ناو دەست و دەسەڵاتەکانی ڕژیمیشە ئەو پێگەیە نەماوە ئەوەیە کە خۆیان داوای ژیلیەکە نێژن تاکەی خۆ دەژاریتەوە ئەوەی کە وەزعیەتێکە هەیە بەتایبەت بۆ خامنەی بۆ ئەوانەی کە دەوروبەریان لە سەختترین وەزعیەتە لە شکەنەندەترین حاڵەتە لە ماوەی
سپای پاسدارانیش ئەو وەزعیەتەی کە سپای پاسداران ئەیبینێ بۆ پاشە کشەگەرەی کە هەر لە سووریا و کردی بۆ وەزعیەتەی کە ناتوانن جوابگووی وەزعیەتێ بن کە لە ناو خۆی وڵاتە هەیە، یا ئەوەی کە سپای پاسداران ئەیبینێت کە بۆ نمونە کەسێک تا دوێنێ تۆریست ئەناسرا بۆ سەری جایزە تاعین نەکرا سەری لە کاخی سپیدا دەرتێرێ بۆ ئەویش بیر لەوە نەکاتەوە کە بۆ ئەویش ئیمکانی هەیە ئەگەر دەوڵەتێک داراییەکانی بلۆکاکات، ئەگەر تەحریمیەکات، ئەگەر بە تۆریستی ئەناسێنێت، ئەگەر بەین بێت بۆ ئەو شەرایەتیە بۆ فراهەم نەوێت کە ئەویش بۆ نمونە ئەو مۆردە بۆ وتمان لە سووریە پێشات لە ئێرانیشە پێش بێت بۆیە ئەوەیە کە سپای پاسدارانیشی زەخۆی 1 کیلۆمەتر سیگەرەسە کە هەر لەسەر ئەو باڵی ڕۆحانیەت و باڵە هەیە، یا بڵین بەشەی کە بەشی خامنەیی و ئەمانە ئەناسرێت هەیە کە ئەتوانێت وەکو ئالترناتیوێ وەکو ئەوەی کە بزانێت کە جێگرەوێت ئەگەر خۆی هەیە بۆ بیا بە کەسێکی تر ئەو پۆسە و مەقام و ئەو وڵاتە تەقدیم بە کەسێکی تری کە کاتێککە ئەوە حاڵەتگەرێک هەیە تاڵەبانێک کە بەڕسمیت ئەناسرێتەوە یا ڕێکخراوگەرێک کە پێشتر وەکو سپای پاسداران بە ڕێکخراوگەرێکی تروریستی ئەناسران بۆ سپای پاسدارانیش بۆ نمونە لە داهاتوویەکی دوای خامنەیە واردی ئەو معاملاتە نەبێت و ئەوانە کە دیارە ئەبێ بزانین کە ڕوت ڕووداوەکان لە داهاتووە بەرەو کوێ ناڕوە، بەڵام ئەوەی کە هەیە خامنەی لە هیچ کاتێکە ئەنازەی سمۆخی زعیف نەبووگە لەرزان نەبووگە دیار ئەو لەرزانیشە بە خەباتی جەماوەری ئەبێت لە ناوچی. بەڵێ هاوڕێ شارام پێما بێ هەر مەسەلەی جانشینی شتەش کە قسان لەسەرەکەی تر پێما بێ ئەم ڕاپەڕینی بە فرانبارە نیشانیدا کەیترەوە خەیاڵێکە و نایەتە دی. پرسیاری من لە ئێسادا ئەوەیە کە ئەمە پرسم لەلایەن ژمارەیەک میدیای فارسی لایەنگری ئیمپریالیزمیەوە هەروەک لە پێشەکێکەشە باسم کرد پرۆپاگەندە بۆ دروستکردنی بەدیلێکی ئەڵتەرناتیڤ بڵین ساختە و تەقەلوبی باسەکەن بە ناوی محەممەد ڕەزا لە ئارەدایە کە زانیاریەکان زانیاریمان پێ بدەن ئەگەر بکرێ سەبارەت بەوەی کە شانسی سەرکەوتنی محەممەد ڕەزاشا کە لەو میدیانەوە قسەی لەسەرەکرێ لە چه ئاستێکایە کە بەڕای من وەکو خودی خۆم پێم وایە کە ئەوە شتێکی ئەوەنە مهم نییە کە گەورەکرێ، چونکە لە دیدی منیشەوە پێم وایە محەممەد ڕەزاشا تەنیا وەک پردێک وایە کە دەوڵەتە ئیمپریالیزمیەکان یانێ پیاپەڕنەوە بۆ دەستگرتن بەسەر ژێرخانی هەموو ئەو مادەکان یانەی وەکو نەوت و گازکە لە ئێرانە شتێکی مهمە بە تایبەت بۆ دەوڵەتی ئیمپریالیزمی ئەمریکا کارەوەی تازەیی بینیمان لە ڤەنزوێلا بە بەهانەیە چۆناو ئەو وڵاتە و سەرۆکەکەی دەستگیر کرد و باز لەواکە کە گوایە خۆی وڵاتە بەڕێوە با و کار لەسەر نەوتەکەیەکەوەمانە. لە دیدی ئێوە چۆنە ئەم محەممەد ڕەزاشا ئەم بەدیلەکەوە قسەی لەسەرەکەن لەو کەناڵانەوە لە چ ئاستێکایی بینی؟ بڵێ دیارە ئەو پرسیارەوە بابەتگەرێکی جۆراوجۆر لە خۆی ئەگرێتەوە، بەڵام هەر لەسەر ئەو کوڕیشە یانێ کە وەلیعهد بۆ ئیسە پالەویە کە ئیسە مەطرح کریاوە بەڕاستی جێگە و اعتبارەکەی ئەنازەی زاهرشاس یانێ زاهرشایە کە کاتێکە قەرار بۆ حمڵە کردێ بە ئەفغانستان کێشایانە وەسەت و ئەو زاهرشا هەر ناوێکی نەما، یعنی ئەوە پێگە و جێگەکەی ئەو ڕۆژ ئاوایگەرە ئەو دەوڵەتگەرە تاو ئەنازەسە ئەوەی کە دیسانەوە دیارە ئەوش کە لە پرسیارەکەی خۆشتانە هاتوو واقعان ئەوە کۆمیدیکی تەڵخی تاریخە، یانێ ملەتێک کە سیستمەکەی ئەمان یا و سیستم پاشایەتیە کە سیستمێکی گەندە و واقعان بنیام نازانێت کامیان گەندەڵتر بوو ئەم جمهوری ئیسلامیە یا پاشایەتیەکە بڕواتەوە بۆ ئەوەی کە داوای ئەو سیستمەکە یا 47 ساڵ ئەو زەدەی ئەو 47 ساڵە
کەسانێک کە وە پرۆپاگەنداکەن کە ئەوە پالەوی تێتەوە ئەوە زەمان شاخ زەمان شایش خۆی ئەزانین کە هەموو شتێک وا نەبوو عدەیەکی کەم ئەو پەڕی ئیمکاناتەکانیان هەروەکەم حکوومەت ئیسلامیە ڕانت بوو ئیتر شاید ڕانتەکەی ئەوانەوانەیە کە لە دەوروبەر دەربار و پاشا بوون کەمتر بووین بەنسبەت ئەم بەسیج و ئیطلاعات و سپا و حزب الله و ئەمان دام و دەستگایەکی زۆرتریان هەیە بەڵام ئەو ڕانتیشە هەر هەبوو یا ئەوەی کە ئەمە پرۆپاگەندەست مثڵەن کەسێ وتم 47 ساڵە ڕژیم پالەوی نەماوە کەسێک کە ئەمڕۆها لەسەر شەقامە 20 ساڵیە 25 ساڵیە بژین 30 ساڵیە 40 ساڵیشیە ئەمە مەسەڵەن چه ئەزمونێکی هەیە خۆی نەیبینیوە 7 ساڵ دوای ئەو حکوومەتەش 20 ساڵ دوای ڕوخانی ئەو حکوومەتە هاتووەتە دنیاوە ئەوەیە کە ئەوەی کە ئەڵێن وایەوە خەڵکەکە ئەویان نەگەرەکە هەمووی لە حاڵەتێکی پرۆپاگەندەست بەڵام وەکو مەترسی ئەبێت چاوی لێکەین ئەوەی کە ئەڵێن حەمڕەزا یا خاندان پالەوی ئەوە خۆی نییە کەسانێکان هەن بە دۆریەوە ئەوانەی کە هەن وەکو ئەوەی کە نمونەی سمبڵی بیگرن ئەو کەسانیشە وە حەنجوز و فاشیستترین ئینسانگەرن کە هەن ئەمەیانە وەکو ئەبزارێک وەکو ئەوەی گرتووە کە ئەو حکوومەتە بۆ نمونە ئەگەر ئاڵگۆڕێک لە ئێرانە هاتە پێشەوە ئەمە وەکو نمونەیەک وەکو ئەبزارێ بیخەنە بەرە و ئەگەر ماوەیش بوو بە کاتی بوو بە ئێتر بە شێوەی خۆیان ئەو شێوە کە فاشیستەکانان دواتر ئەرتشەکە بە شێوەی خۆیان دروستکردن ئەو سەرکوت و حکوومەتی نظامیکی بەدڵ خۆیانە ئەوە دروستکەن بەڵام ئەتاو جێگەشێ بە دەوڵەتگە خارجی ئەگەڕێتەوە خۆ هیچ دەوڵەتێکی خارجی حتا بۆ نمونە لە جۆرج بوشیشیە و هەر کەسێکتر ناتوانێت بە نمونە ادعای حمایەت لە یەک نەفەر خاص کات چون هو ئەوێتە جزء قوانین بینالمللی ئەوێت دخالت لە ئەوزاع داخلی یەک شوێرە دیارە ئیسەوانیشە لە جێگەی خۆیان نەماوەڕوا کە خۆت ئشارەت کرد ئەو مەسەلە لە وێنزوێلا هاتە پێشەوە بە ڕۆژی ڕۆشنە چون ڕۆی جمهورێک کە حاڵەتێکی چەتەیە ئەی ڕفێنن یعنی ئەو هەمووش هیچ شتێک لە شوێنی خۆیان نەماوە بەڵام ئەوەی کە هەیە وایە پرۆپاگەندە یەک دوو دەستگای تەبلیغین دیارە دەستگای تەبلیغەکانیش یارمەتیەکی ماڵی سەرمایەگەرێکی ماڵی ها لە پشتیانەوە ئەو ئەنازەی کە سەرمایە ماڵیەکان قەویە بۆ ئەنازە سەرمایە ئینسانیان قەوی نییە یانێک کەسێک کە بۆ نمونە من مثاڵێک تێرمەوە ئەحمەد شاه مەسعودێ بوو لە ئەفغانستانە بە هەر بیر و بڕوای هەر شتێک بوو لە ناو چوو ئیسە کوڕەکەی هاتووەتەوە دروست یا غەڵەت لەو شاهوداخە بوو نمونە ئێژێ باوکم وایە کرد و دژ بە تاڵەبان بوو ئەوە ئینە یا کەسێک هەڵساوە چووەتە ئەمریکا دەرسی خوێندووە زەحمەتی کێشاوە لە ناو شارەداریەکان ئیسە شارەدارێکی نیویۆرکە ئەم کەسەکە هەر زەحمەتێکی وایشی بەخۆی نەداوە یانێ بۆ نمونە وەکو یەک سەدم کوڕەکەی ئەحمەد شاه مەسعود زەجری پێشایت خۆی عەزیەت کردایت ئەمە واقعیانی ئەو خەڵکە ئەوانە نازانێت کەسێک کە چلووردەی ساڵە فقط دانیشتووە خواردوویە ئیسە شاید پوڵەکەی باوکی نازانم ئەوەی کە بردی چەندێکی ماوێتەوە داوای نەکە ئەمە کولەن پرۆسەیەکە بەڕاستی منیش شانسێکی وان نابێن چون نە سەرمایەکی ئینسانیان نەز نە تەشکیلاتێکی یانەت بەڵێ دەستگاگەرێکی پرۆپاگەندە بە سەرمایەگەرێکی ماڵی بە پوڵ بە زەربی پوڵ ئەو گەرەکیان ئەوە بکەن یعنی مەسئلەی شات هاوە حەدەسە بەڵام ئەوەی کە وایە ئاڵەتە دەسن ئەمانە بەڕاحەتی ئاڵە دەسەون باوای باوکی عیبنەوە بۆیان ئیسە مزدور ئینگلیس بن دانییان نەبوو بە مزدور ئینگلیس دوایە چوو بۆ لای ئاڵمان ئینگلیسیەکانە هاتن ئەیان کرد کوڕەکەی بێژێ ئیتر ئینگلیس نەبوو بە مزدوری ئامریکا یانێ شتێکی عادیە بۆیان ئەمانە کەسانێکن کە لە خۆیان و اختیارێکیان نییە ئەوەی کە بتوانن بەڵام مەترسین ئەمانە ئەوڵی پایگای ئەوڵی شتێکە دروستیکەن ئەو کارێکە باوای کردی دیارە ئەرتشێکی سەرکوتگەرەکە دروستیەکەن وتم خەڵکی ئێران زۆر لەوە ئاخۆترە و ئەو نەوە
هشتا میلیۆنە کەسانێک هەن کە لەباری مدیریەتیەوە بە فەرزیش لەم کەسە کە وەکو کەس مەطرحیان کردووە بەتەواناترن ئەوەیە کە فرەتر زۆربەی حاڵەتی تەبلیغی هەست بەداخەوە جمهوری ئیسلامی خۆشی ئەوەیە ناسیوە یانێ لە شوێنێکە حرەکەت گەرێکی ئاعترازیە کرێت جمهوری ئیسلامی مۆرەکانی خۆی بۆ شعارگەرە ئەنێرتە وەسەد بۆ ئەوەی کە ئەو حاڵەتە توش بێت ئێمە لە وەزعیەتێکی ئیمڕۆ ئەیبینین کە بۆ نمونە حسابگەرێکی کاریگەری شاید ئارام بووەتەوە لەم حاڵەتە نە ئەوەی کە چوەت دواوە بەڵام بۆ نمونە تەبەقەی کاریگەر لە ئێرانە 1000 ساڵ ناچێتە پشت دروشمێکی وەکو پالەوی و پالەویچی و چوون بۆ 5000 ساڵ لەمەوە بەرۆ عەزەمەت پاوشا ئەوانێک کە ئەفسانەگەرێکە یونانیگەر بۆیان یان دروست کرد کۆنیسیانە هەڵگەڕەوە وتم چەندێکی تەڵخە بەڵام وەکو مەترسی ئەبێ هەر وەکو مەترسی چاوی لێپێ چونکە ئەوە پرۆسس کەسانێکی تر هانە پشتیەوە کە پان ئیرانیسگەرێکی فاشیستن خۆشی هەروایە ئەبێت بە وردی ئەو خەڵک چاودێری ئەو وەزعیشە بکەن. بەڵێ هەوڕە شارام باردۆخەکە بەڕاستی ئالۆزە لەم نێوەندەدا دۆخی جەماوەری ناڕازی و ئەرکی چەپەکان و سۆسیالیستەکان بەڕایەوە دەبێت چۆن بێوە چۆنی بینن. ئەرکی چەپەکان لەو وەزعیەتێکە ئەمڕۆ هەیە دیارە بەپێی شەرایەتێکە هەیە ئەبێت سازماندان بێت سازماندان لەناو مەحەلاتە بێ بەتایبەت لەم ئاخێزگەرە وەکو نقطە زەعفێکە ئەوە فیزیشەکان چونکە هەرچێ بەربڵاوتر بێت هەرچێ لە شوێنگەر نقطەگەر جۆرا و جۆرە بێت هێزی ئەو هێزە سەرکوتگەر ڕژیمە لاوازە بێتەوە کەمە بێتەوە بەتایبەت بۆ هێزە چەپەکان ئەوەیە کە ئەو شەورای مەحەلات دیساگەر بۆ شەورانیە بەڵام ئەبێت ئەو بەشەی جەماوەر ناو مەحەلاتە جەمە و کردێتەوە بە سازماندان بۆ اعترازات لە گۆشەگەرینە بۆ ئەوەی کە هەم تەمەرکوز هەم شیرازەی هێزە سەرکوتگەرەکان شێگێت ئەوە لە مەرحەلەی ئاخێزە ئەوەیە کە هەیە دیارە پژوبڵاویتیش هەیە لە ناو چەپە ئەوەیە کە ئەو پژوبڵاویە خۆی یەکێک لەو هۆکارانەسە کە تقریبان مەیان و فەزە بازە بێت بۆ ئەوەی کە ئەو کەسانەی ئەو میدیاگەرەی کە پارەیەکی زۆر وەکەوەی کە شارەتان کرد ئەو سەڵتەنە تەڵەبگەرە ئەحساسکەن کە مەجاریان هەیە بۆ هەناسە کێشان و نەفەس لێدان ئەوەیە کە چەپ بەهۆی ئەوەیە کە هێشتا ئەو ئیمکاناتە مادیە نییە و ئەو دژمنگەرێکی جۆرا و جۆری هەیە ئەوەی کە سازماندەهیە یانێ سازماندەهی ئەوە بە شێوەی خود بە خۆت لە ناو کارگاکانە لە ناو مەحەلاتە ئەوە بۆ ئەو بەشێ ئاخێزەکە دیارە فعالگەری کە هەن ئیستا ئەگەر چۆن بەرنامەکەشمان کوردیە بەشی کوردستان ئەو فعالیەتە ئەبێ هەر بەشی چەپ ئەو فعالینێکە بەشی سوسیالیستین بەشی کۆمونیستین لە ناو مەحەلاتە بە ئەو کانونگەرێکە کۆبکەنەوە جوانان کۆبکەنەوە بۆ ئەو ئاڵ و گۆڕانەی کە لە داهاتووە لە ئایندە چاوەڕوانی ئێرانەکات بەتایبەت حتمما ئەوزاعەکە وە نامێنێت بەخراپی بۆ دژمن و بە باشی بۆ خەڵک و جەماوەرە مێنێت و ئەو ڕێکارگەرەی کە ئەزمونگەرە کە هەیەە بەتایبەت لە مانگرتنەکانە کە پەیامێکی هاوپشتیە جیا لەوانیشە ئەو ئاخێزە هاوپشتی یانە ئاخێزە بەشێک نییە این بەشێک نەبێت ئەو هاوبەستگیە ئەو هاوپشتیە ئەوانە کولن بۆ بەشی چەپە یانێ بەشی چەپ ئەزانێت ڕێگەکان سەرکەوتن چییە هاوپشتیە مبارزەگەر سەراسەریە ئەگەر مبارزەگەرێکی مەقتەعی مەحەلی لە شوێنەکە بێت واقعا تەجروبەش نیشانی داوە ئەوانە شێوەگەرێکە بە ڕاحەتی سەرکوتە گرگێت و ئەو بزوتنەوە ئەبێت ئەو شعارگەرەی کە شعارەکانی خۆیان دیسانەوە بیتێتەوە سەر شەقامەکان نانکار ئازادیە ژنجیان ئازادیە ئەوانە ئەو ئەرکووەزایفەسە کە ئەمڕۆ لەسەر باڵی چەپ ئەوەدا ئەو چەپە نەزەرمانە چەپی ڕادیکا و کۆمونیست
ئەو وەزایفە لەسەر شانی ئەوانەیە. بەڵێ هاوڕە شارام سپاس بۆ تەواوی گفتوگۆکانێ. تەنیا لێرە ئەمەوێ ڕای جەنابەت بپرسم وەک دوایین پەیامت بۆ خەڵکی لە ئێرانە بەگشتی چ پەیامێکە دەبێت؟ مەسەلەن من وەکو خۆم ئەوەی کە ئەمەوێت زۆر لەسەری تاکید کەمەوە ئەوەیە کە بە هیچ جۆرێ بڕوا بە دەسەڵاتی ئیمپریالیستی دەوڵەتە زلهێزە سەرمایەدارەکانی بەتایبەت ڕۆژاوان نەکەن و ئێران پێویستی بە دەسەڵاتێکە کە ئیرادەی خەڵک و ویستی خەڵک حاکمیت بێ و لەژێر بیر و بڕوای نانکار ئازادیدادا بمەزرێ. ئەوەی کاتەوێ لە کۆتا وشە وەک دوا پەیامت بۆ خەڵکی بیڵەی قسەی ئێوە چیە بێت؟ وڵاوی خۆتان شادران کەەوە هێز ئەمپریالیستی گەرە خوشبەختانە خەڵک ئیسا ئەزمونونەکانیان هەیە بەغایان دی بەغای کە دوای ئەوە کە وتی دموکراسی تێرین ئەوەستا دوای 30 وردەی ساڵ دموکراسی وجودی نییە بۆ کابینێکی دەوڵەت مشت و مڕە لە عێراقا مەسەڵەن ئەو وەزعیەتەی بۆ نمونە لە بەغا دیمان درگایك بازەوە بوومێک ئەتەقیەوە لە ناو مەدرسەکانە بووم ئەتەقیەوە ئەوەیە کە خەڵکە زانێت دەستێوەردانی وڵاتگەرێکی ئیمپریالیستی ڕۆژاوە ئەمریکا ئەوانە ئەو ئاخیبەتە ئەو نەهامەتیە بە بەدواوەتی و هەر وڵاتێکی ئەو هێزگەرە بەو شێوە هاتوونەتە وەسەد بەداخەوە جریانگەر ئفراتی ئیسلامی دیسانەوە قدرەتیان گردو یعنی ئەو وەزعیەتە نەبەهۆی ئەوەی کە دژە ئیمپریالیستن یا بەخاترەوە کە هەر بەشێک لەو حکوومەتە خۆی یارمەتیانی داوە یا بۆ نمونە ئەگەر مەسەڵەن ئەڵێن ئیمپریالیزم بێتە لە ئێرانە کوڕی شا بێرێتەوە ئەو کوڕی شا مەسەڵەن چیەکە یەکەم کارێکە دروستە کردێتەوە ڕان دروستە کردێت ئەمانە خۆی تایسیشنیان وتووە کە خزمەت گوزاریەکان واتیەکەین خوێندن ڕایگانەکەینەوە بێداش ڕایگان ئەوانە نییە ئەمان هەر ئەوەیە کە ئەو کارێکە پێشتریش کردیان و وتم عدەیەکی مەحدود بوون ڕان دروست و ڕان سەڵتەنە درستی کرد جا بگەی بە سوپای یعنی ئەرسی ئەوانە کە گەی بە سوپای پاسداران و تاڵانکردنی ئەو وڵاتە ئابووری ئەو وڵاتە عدەیەکی تر دروستکردن و سەرکوتی جەماوەر و دیسانەوە زیندانگەر ساواک دروستکردنگەر ئەوەیە ئەو وەزعە واقعاً خەڵک خۆی ئەزانێت و واقعیەتیشی ئەوەسە ئەوەی کە ئەو هێزگەرەی کە ئەگەر بێن نەشایی تێرن نە ئەمنیەت تێرن نە بەناو خۆیان ئەو دموکراسیانە تێرن بەڵکو ئەمانە بەنافع تەبیعی ئەو وڵاتگەریانە گەرەکە ملەتگەرێکیان گەرەکە نەوکەریان بن ملەتگەرێکیان گەرەکە دەست بە سینە بن بۆیان ئەوەی ماهیەتی ئیمپریالیستیە بەڵام لایشیەوە بتوانێت جیا لە استثمار استعماری هەم مرۆڤی هەم ئەوەی کە ئەو سەرمایەگەر بەتایبەت مەنابع تەبیعی ئەو ژێرخاکیە منزور ئەوانەی کە مسو نقرە بەتابیزە لە ئێرانە مسو تەڵاکە زۆرتر بوو بە ئەوانە هەمووی ئەتوانێت وەکو چاوی تەماحیان پێ و پرۆسێکی سەختیشە بەڕاستی ئیسا شاید بەرنامەکە مەجای ئەوە نەبێت یانێ ئەو پرۆسەی ئیمپریالیزم و دەسوێردەردانە خۆشیان نەزانن زۆر بە ئاسانی جێبەجێ نابێ ئەوان ئەزمموی ئەویانە هەیە لە بوشێر و لە تەنگەی هورموز و ئەمانە تا ئەو شەڕگەرەی کە کرا دەکیانە تقریبا پرۆسەیەکە ئەگەر من نازانم ئەگەر پرسیارەکەت ئەوە بێت دەستێوەردان بێت بۆ دەستێوەردان خۆشیان نەزانن کارێکیان وایان پێ ناکرێت ناوەکە جمهوری ئیسلامی یا هێزەکەی بەهێزە بەخاطر ئەو ئیمکاناتە ئەو نیرو ئینسانیە ئەو تەخسیسە بە وەزعیەت جوغرافیاییە ئەوە لەو باریە بەڵام بۆ وەزعیەتەکەشی هەروەکە خۆتان ئشارەتان پێکرد دیارە ئەوان چاویان هەیە ئیمپریالیزم چاوی هەیە بە ئەوەی کە هەم انحساری سەرمایە لە دەست خۆیان بێت هەم ئەوەی کە تاوانی سروەتگەر منابع خەڵک کات ئەوانە هەمووی لە بەرنامەی هەیە بەڵام تا ئەو بەشەی کە بەشی چەپە بەشی سوسیالیستیە لە جامعە ئەوان فعالتر من بەتایبەت مبارزاتی چینی کرێکار ئەوانە بێت هەمیشە
بەشی ئیمپریالیستیەکەی ئەتوانین بڵێن نەشکست بەڵام هەمیشە لەگەڵمانە بەرخوردی کردووە و ئەو کارانە بۆی بە ئاسانی نەچوەتە پێشەوە. بەڵێ سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت هاوڕێ شارامی خۆشەویست ئەندامی کۆمیتەی حیزبی کۆمونیستی ئێران سپاس کە لەگەڵمان بووی لەم بەرنامەیەدا. منی سپاسی ئێواکەمەوە هیوای سەرکەوتن بۆ مبارزاتی ئازادی خوازانەی خەڵک لە تواوی ئێرانە بەگشتی و بە تایبەتی لە کوردستانە ئاواتمان هەربژی. زۆر سپاس زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست گوێگرانی ئازێ سپاس کە تاوکو کۆتایی ئەم بەرنامە تایبەتەش لەگەڵمانە بوون کە سەبارەت بوو بە ڕاپەڕینەکانی 1404 ببورن بەفرامبەر. سپاس کە تاوکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمانە بوون بە هیوای سەرکەوتنی ئەم ڕاپەڕینە.